سڵاوتان لێبێت دیارە ئێمە پێش 2 ساڵ دوو پرۆژه یاسامان یعنی سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد و پرۆژه یاسامان پێشکەش بە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کرد. یەک لەو پرۆژه یاسایانە پارێزگاریکردن بوو لە مافی ئاژەڵانی بێپەناگە بە تایبەت سەگ و گوێدرێژ و پشیلە و هەروەها پرۆژه یاسایەکی تریشیان بریتی بوو لە پارکی نیشتیمانی دەستکرد چونکە ساڵانە لە کوردستانە هەڵمەتی جۆرا و جۆر بۆ چاندنی نەمام بەڕێوە ئەچوو بەڵام بەشێکی زۆر لەو هەڵمەتانە با بڵین سەرکەوتوو نابوون یاخود بەهادەردانی نەمامی تیا بوو و ئێمە و دوو پرۆژەیەمان نووسیوە پێشکەشمان کرد. دیارە لەلایەن ئەو پەرلەمانتارانی کە لە پەرلەمانی کوردستانی ئەو کاتە بوون هەمویان بەڵێنیاندا کە پاڵپشتی لەو پرۆژانە بکەن بەڵام تەنها فراکسیۆنی یەکگرتوو بوو و زائیدەن لەگەڵ کۆمەڵێک ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکانی تر کە پاڵپشتیان کردووە ئیمزای پێویستی بۆ کۆکرایەوە لە پەرلەمانی کوردستانە کە ئێمە هیواخوازین ئەو پرۆژانە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و ببێ بە یاسا لە کوردستانە. وەجیا لەمە لە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە سەردانی نووسینگەی پەرلەمانی سلێمانیمان کرد و لێرە دوو پرۆژه یاسامان پێشکەش کرد. یەک لەو پرۆژه یاسایانە پرۆژه یاسای سنووردارکردنی بەرهەمێنان و هاوردەکردنی کەرەستە پلاستیکەکانە لە باشووری کوردستانە. دیارە ڕۆژانە 7,000 تەن پاشماوە فڕێدرێتە ناو ژینگەوە کە لە 135 ئەو پاشەڕوانی کە فڕێدرێتە ناو ژینگەوە پاشەڕۆی پلاستیکین. بۆیە ئێمە بۆ ڕێکخراوەکەمان بە پێویستمان زانی کە پرۆژەیەکی تایبەت یان یاسایەکی تایبەت هەبێ بۆ سنووردارکردنی ئەمە کە ناوەڕۆکی پرۆژەکەش بریتە لەم خاڵانی کە لە خوارەوە هەیە بۆ ئێمە بەشێکی خێنە ڕوو. ئامانجمان لەم پرۆژەیە سنووردارکردنی بەکارهێنانی کەرەستە پلاستیکەکانە و هەروەها پاراستنی ژینگەیە لە پیسبوون بە کەرەستە پلاستیکەکان و پاراستنی ژیان و تەندروستی مرۆڤ و زیندەوەرانە لە زیانەکانی بەکارهێنانی کەرەستە پلاستیکەکان. وەجیالەوە لەناو ئەم پرۆژە ئەوە هاتووە کە وەزارەت هەڵئەسێ بەدانانی باج لەسەر هاوردەکردنی کەرەستە پلاستیکەکان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 100% و لە خاڵێکی ترە هاتووە کە وەزارەت هەڵئەسێ بەدانانی باج لەسەر کارگە ناوخۆیەکانی بەرهەمێنانی کەرەستە پلاستیکەکان بە ڕێژەی لە 175. وەجیالەوە قەدەغەی بەکارهێنانی هەموو جۆرەکانی کیسەی نایلۆن ئەکرێت لە سەمونخانەکان و نانەوەخانەکان و بەکارهێنانی تورەکەی خام لە جاتی کیسەی نایلۆن وەکو جێگرەوەی کیسەی نایلۆن وەروە قەدەغەکردنی بەکارهێنانی کەرەستە پلاستیکەکان بە هەموو جۆرەکانی لە خواردنگە و کافتریا و شوێنە تایبەتەکان بۆ فرۆشتنی خواردنەوەکان و دەبێ خاوەنی ئەو شوێنانە قاپ و پەرداخی شوشە و کەوچکی ئیستیل بەکاربێن لە جاتی کەرەستە پلاستیکەکان. هەروەها لە کوردستانە ئیبا بڵین هەر کەرەستەیەکی پلاستیکی کۆمەڵک ژمارەی لەسرە بۆ کوردستان هەموو جۆرەکانی ئەوانەی کە ژمارەکانی لەسەر هەمووی هاوردەکرێت کە لە زۆرێک لە وڵاتەکانە ئەو کەرەستە پلاستیکانەی کە هەندێک ڕقەمی لەسەر ئەمانە ئەبێ قەدەغە بکرێن ئەسڵەن نابێ هاوردەی کوردستان بکرێن چونکە هەم بۆ ژینگە زیانەگەێنێ و هەم بۆ تەندروستی مرۆڤەکانیش. و بۆ ئێمە لە خاڵێک ئاماژەمان بەوە کردووە کە قەدەغەکردنی بەرهەمهێنان و هاوردەکردنی خۆراکی لە پلاستیک نراو لەو کەرەستە پلاستیکانی کە ژمارەیان لەسەر نییە و لەگەڵ ژمارە 3 لەگەڵ ژمارە 6 و 7 و تا ژمارە 7 کە چووکەمانە زیانی زۆریان بۆ تەندروستی مرۆڤ هەیە. و هەروەها دوای بەکارهێنانی ئەو خۆراک و خواردنەوەی لە کەرەستە پلاستیکی ژمارە 1 نراوە لە ناو بتڵەکانە کەرەستەی لە شوشە نراون ئەبێ بگەڕێنرنەوە بۆ ئەو شوێنی کلەی بەرهەم هێنراون بە تایبەت ئێمە ئەگەر تەماشا بکەی بەشێک لەو کەرەستانە لە دەرەوەی باشووری کوردستانەوە هاوردە ئەکرێن بۆ ئێبێ بگەڕێنرەوە بۆ ئەو شوێنی کە لێوەی هاوردەکراوە. و بۆ ئەم یاسایە باڵین سزا دانراوە کە هەم سزای مادی و هەم سزای حەبسکردنە کە سەرپێچیکەرانی حکومەکانی ئەم یاسایە سزا ئەدرێن بە بەندکردن بۆ ماوەیەک لە مانگێک کەمتر نەبێ و لە 2 ساڵ زیاتر نەبێ و غەرامەکردن لە 2 ملیۆن کەمتر نەبێت و لە 10 ملیۆن دیناریش زیاتر نەبێت. وەجیا لەم پرۆژەیە ئێمە ئەمڕۆ پرۆژەیەکی ترمان پێشکەش بە نووسینگەی پەرلەمانیان بە هەموو پەرلەمانتارەکان فراکسیۆنی پەرلەمانتارەکان کرد کە ئەویش با بڵێن کاری خۆبەخشیە لە باشووری کوردستانە. لە کوردستان کۆمەڵی خەڵکن لە ناو ڕێکخراوەکان بە خۆبەخش کارەکەن و کۆمەڵێکی ترن لە ناو دامەزراوە حکومەکانە کارەکەن. هەر یەکێک لەمانی کە لە ناو ڕێکخراوەکان و لە ناو کردی حکومەت کارەکەن هیچیان بەپێی یاسا ڕێک نەخراون و هیچیان مافەکانیان پارێزراو نییە کە ئەمە پێویست ئەکا بۆی قانونێک هەبێ لە کوردستانە بۆ ئەوی مافی ئەم کەسانە بپارێزێت و ئەرکەکانیشیان دیاری بکات. سەبارەت بەمە بە ئامانجی ڕێخستنی کاری خۆبەخشی لە دامەزراوە حکومی و ڕێکخراوە حکومەکانە و هاندانی تاکەکانی کۆمەلگا بۆ ئەنجامدانی کاری خۆبەخشی و پاراستنی ماف و دیاریکردنی ئەرکی خۆبەخش بەم ئامانجانە یاساکەماندا پرۆژە یاساکەماندا ڕشتووە و هەروەها لە خاڵێکی تر ئاماژەی بەوە کراوە کە ماوەی کاری خۆبەخشی بۆ ماوەیەکی دیاریکراوە کە کەمتر نابێت لە 2 ساڵ و
زیاتر نابێت لە 2000 کاتژمێر خۆبەخش ئارەزومەندە کارە خۆبەخشیەکەی لە ماوەی چەندێکا لە ڕووی کات و لە ڕووی ڕۆژ و ساڵەوە بەجێ ئەگەیەنێت. و هەروەها هەندانمان داناوە لە ناو ئەم پرۆژێ بۆ کەسانی کە بە خۆبەخشی لە باشووری کوردستانە ئیش ئەکەن، هەر خۆبەخشێک بە سەرکەوتوی بتوانێت ئەو کارە خۆبەخشیان ئەوەی کە لە ناو یاساکە هاتۆ جێبەجێ بکات، ئەوە ئەبەخشێت لە 100% لە کرێی پشکنین و چارەسەرکردن و نەشتەرگەری لە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان، و هەروەها بەخشینی لە 175 لە کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان، و هەروەها ساڵانە پێویست ئەکات کە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکانیش بتوانن کورسی تایبەت دابنێن بۆ کەسانی کە بە خۆبەخشی کارەکەن، و ئەو خۆبەخشانی کە دانەمەزراون و بڕوانامەی تەواوکردنی کاری خۆبەخشی بەدەست ئێهێنن سوودمەند ئەبن لە فۆرمی دامەزراندنی حکومی بەدەخەڵ، و ئەگەر بەپێی پسپۆڕەکەی کە دامەزراوە یان لە ڕێکخراوێکدا کار بکات بە بواری کاری پسپۆڕەکەی بێت، ئەوە لە فۆرمی دامەزرانی حکومیدا بە 5 خاڵ بۆیان ئەژمار ئەکرێت. و دیارە ئەم دوو پرۆژە ئێمە بە پێویستی ئەزانین و بە گرنگی ئەزانین بۆ باشووری کوردستان، و پێویست ئەکات کە پەرلەمانی کوردستان بتوانێت یان با بڵێن فراکسیۆنەکان بتوانن ئیمزای پێویستی بۆ کۆبکەنەوە و پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی بکەن بۆی کە بیخەنە بواری بیخەنە دانیشتەکانی پەرلەمانی کوردستانەوە و دەنگی لەسەر بدرێ بۆی بێ بە یاسا. ئێمە دوو شتێکە هەبووە شتێکە نەبووە. ئێمە ئێستا هیچ جۆرە پرۆژە یاسایەک یان با بڵێن هیچ جۆرە یاسایەکمان نییە بۆ سنووردارکردنی بەرهەمێنان و هاوردەکردنی و کەرەستە پلاستیکانی کە لە کوردستانە هەن، بۆیە جارێ پێش هەموو شتێک پێویست ئەکات ئێمە یاسایەک یاخود ڕێنماییەکمان هەبێت کە ئیشی لەسەر بکرێت، و ئەوەیشی کە بەڕێزت ئاماژەی پێکەی دیارە ئێمە ئیشمان لەسەرەوە نەکرد، وەگەر ڕایۆش بە ئێمە بکرا ئێمە پرۆژەی ترمانە بوو بەدیلی زۆر باشتریشمان لەوە هەبوو کە ئێمە لە پێش چەند ساڵ لەوەوە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە هەندێک ناوچەش با بڵێن ئیشی لەسەر کرا، بەڵام و کاتی قایمقامەتی سلێمانی ئەو پرۆژەی ڕاگەیان بە هیچ جۆرێک ڕایۆژی بەڕێکخراوەکەی ئێمە نەکرد، بۆ ئێمە بەرپرس دین لەوە ئەوە قایمقامەتی سلێمانی کاوان قەرارەکەیان نییە. ئێمە ئێستا بۆ نمونە بۆ نووسینەوەی ئەم پرۆژێت چەندین مانگمان پێویست بوو، باشە، و چەندین کەسی پسپۆڕ لە ناوخۆ لە دەرەوەی کوردستانیش سوودیان یعنی سوودمان لە تواناکانیان بینیوەتەوە، سوودمان لە زانەرەکانیان بینیوەتەوە بۆ پێگەنانی ئەم پرۆژێت، چکە ئەم پرۆژەیە تەنها بەس ئەوە نییە لەسەر کاغەزێک شتێک نووسراوە پێشکەش بکرێت، ئێمەمانتوانی وەکو یادا شتێک پێشکەشی بکەین ئەسڵەن بڵین داوا ئەکەین کە شتێکی وا هەبێ، بەڵام نا ئێمە خۆمان بە کردارێن بە عەملێن ئیشمان لەسەرەمە کرد کە بۆ ماوەیەکی چەند مانگی ئێمە پرۆژەیەکی تێر و تەسەل ئامادە بکەین و پێشکەش بە فراکسیۆنەکانی پەرلەمانی بکەین، و ئیتر ئەم تۆپە با بڵێن ئێستا لە ساحەی ئەندام پەرلەمانەکانە ئەگەر ئەمانیش ئیمزای پێویستی بۆ کۆبکەنەوە بیخەنە بەرنامەی کارەوە بێتە قانون، ئەو کاتە جێبەجێکردنەکەی دێتەوە بۆ ناو حکومەتە خۆجیەکان کەوان بەرپرسن لە جێبەجێکردنی. دیارە دەزانی یەکەم شت یا با بڵێن ئاژەڵانی بێپەناگە، ئەم ئاژەڵە بێپەناگانە وەکو چۆن هەر مرۆڤێک مافی ژیانی هەیە بە هەمان شێوە ئاژەڵانش مافی ژیانی هەیە. بۆچی ئاسایی لە ناو ناوەندێکی شارە چەندین مرۆڤی جیاواز ببینی، بۆچی ئاسایی نییە کە تۆ چەند ئاژەڵی بۆ منە بێپەناگە ببینی؟ وەکو چۆن من مافی ژیانم هەیە بە هەمان شێوە سەگێک گوێدرێژێک پشیلەیەکیش مافی ژیانی هەیە، و پێویستە وەکو چۆن حکومەتیش بۆ منە بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی من وەکو هاوڵاتیەک بە هەمان شێوە بەرپرسیارە بەرامبەر بە ژیانی و ئاژەڵانش. ناکرێ حکومەت تەنها بەس بەرپرسیار بێ بەرامبەر بە ژیانی مرۆڤەکان، بەڵام بەرپرسیار نەبێ بەرامبەر بە ژیانی ئاژەڵەکان. ئێمە لەو پرۆژەیەکی تەواو کاملە و سوودمان لە تەجروبەی ئەو وڵاتانەش وەرگردووە کە دۆستی ئەو ئاژەڵانن. لەناو ئەم پرۆژەی ئەوە خراوەتە ڕوو کە لەسەر ئاستی پارێزگاکان، لەسەر ئاستی هەر پارێزگایەک پێویست ئەکات کە پەناگەیەک دروست بکرێت، و لەناو ئەم پەناگەیە هەموو ئاژەڵەکانی ئەو سنوورانی کە لە ناحیە گوند و قەزاکان و ناوەندی پارێزگاکانیش بێنێنە ناو ئەو شێڵتەرەوە، و دواتر ئەمانە نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێن نەزۆک بکرێن و چارەسەری پێویستی تەندروستیشان بۆ بکرێت بۆ ئەوەی ئەو واتە زیادکردنیان سنووردار بکرێت. لێرانە ئەمە ئەوەستێنرێت و هەموو ئەو ئاژەڵانی کە هەنە ئەبن بە هەڵگری ناسنامەیەک یاخود تۆمار ئەکرێن، و ئەمە ئێمە چیمان کرد؟ ئێمە هەموو ئاژەڵەکانمان لەسەر شقامەکان کۆ کردەوە هێناومان ناو پەناگەیەکەوە، و دواتریش هەموو ئاژەڵەکانمان نەزۆ کرد بۆ ئەوی ڕێگەل لە زیادکردنیان بگرین، و ئەمە دوو هەنگاوی زۆر گرنگن و بە خۆشحاڵیەوە ئێستا ڕێکخراوی پاکۆ، یعنی زۆر جار قسەکان ئەوترێت کە ڕێکخراوەکان بەس تەنها دروشم و قسە و ئەو شتانە، نەخێوانیە. ئەو ڕێکخراوانی کە ڕێکخراوی جدین و بە جدی و ئەم قەزیانە وەرەگرن بەکردار ئیشان لەسەر ئەم پرۆسەیە کردووە. ئیشی ڕێکخراوی پاکۆ بەبێ ئەوەی هیچ جۆرە پاڵپشتێکی مادی هەبێ، بەبێ ئەوەی کە بۆ نمونە حکومەت هیچ جۆرە پاڵپشتێکی مادی کردبێ و ڕێکخراوی نێودەوڵەتی فەندی دابێ پێی، ڕێکخراوی پاکۆ لە ماوەی تەنها چەند مانگی ڕابردووە زیاتر لە 100 سەگی لە ناو سنووری پارێزگای سلێمانیە نەزۆ کردووە. بۆ ئێمە پرۆژەیەکی زۆر گرنگە. ئەگەر پاڵپشتی زیاتر ڕێکخراوی پاکۆ بکرێت، ئەتوانرێت سەگەکانی تریش نەزۆ بکرێت و ڕێگە لە سنووردارکردنیان بکرێت بۆی زیاد نەکرێت. دیارە زانی یەکەم شت سەبارەت بە پرسیارێکەکەم ئێمە لە ڕاستیات داوامان لەوە نەکرد کە لەگەڵمان بەشدار بن، چونکە ئێمە پرۆژێک ینی بۆوانمان پێشکەش کردەوە بۆ ڕای گشتیشی ڕاگەیەنین،
و سەبارەت بە خاڵی دووەمیش ئەوان بە هەموو شێوەیەک یعنی پاڵپشتیان لە پرۆژەکە کرد وەکو هەموو جارەکانی تر وتیان پرۆژەکە گرنگەوە پرۆژەکە پێویستە بۆ کوردستانەوە بەدڵنیایەوە پاڵپشتی لە پرۆژەکەکەین بەڵام ئەوان ئاماژەیان بەوەش کرد کە ئێستا وەرز یاسادانان نییە بۆ ئێمە چەند مانگێکی تر دواکەوە بەڵام لە دوای ئەو چەند مانگەی کە تێپەڕێت وەرز یاسادانانی پەرلەمان دێتە پێشەوە ئەوان واژەی پێویستی بۆ کۆکەنەوە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیەکە و جێبەجێکردنی ئەمە لە دەسەڵاتی ئێمە نییە ینی ئێمە ئیشی پەرلەمان و ئیشی حکوومەت و ئەو شتانەی ترە ئێمە ڕێکخراوێکی قازانجنەویستین و خۆبەخشان لە بواری یاسا و پەروەردەی ژینگە کارەکەین پرۆژەمان نووسیوە پێشکەش بۆوانمان کردووە ئیشی ئەوانە کەوان ئیش لەسەر ئەم لایەنە بکەن